بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ. لە خوای گەورە داواکارم هەموو لایەک ساغ و سەرفراز بن. زۆر لە زوتیارانی بەڕێز و خۆشەویست پرسیار دەکەن سەبارەت بە دوا هەواڵی پارەی گرمی زوتیاران بە تایبەت ئی ساڵەکانی 2014 و 2015 و 2016 و هەندێکشان دەربارەی 2020. ئێمە وەکو لیژنەی کشت و کاڵ لەو سەفەرەی پێشومان بۆ بەغدا لەگەڵ وەزارەتی بازرگانی حکوومەتی عێراق ڕێککەوتین کە نیوەی ئەو پارەی کە لەلایەن ماوە کە خۆی پارەکە 557 ملیارە، بەڵام ئەوەی کە ئێستا لەلای ئەوانە 271 ملیار و هەندێکە، نیوەی ئەوە بنێرن بە سعری مەدعوم، واتە بە نرخی پاڵپشتی کراو، نەک بە نرخی تیزاری. و نیوەکەی دیشی گفتوگۆ بکەین لە سەر چۆنەتی ناردنی، نەک بینێرنیانەی نێرن، کەمی بنێرن یا زۆری بنێرن. بەڵام دوای ئەوە پەشیمان بوونەوە، وتیان ئێمە تەنها دەتوانین ئەو 268 ملیاری کاتی خۆی بڕیاری لێدراوە تەنها ئەوەندە خەرج بکەین. ئێمە ڕاوێژمان لێکرد لێرە لە لەگەڵ وەزارەتی بازرگانی و لیژنەی کشت و کاڵ. بەڕاستی ئێمە ئەومان قبول نەکرد، گوتیان باشە نامەیەکی ڕسمی بنێرن بۆ وەزارەتی بازرگانی عێراق لەلایەن وەزارەتی بازرگانی هەرێم و لە نوێنەرایەتی حکوومەت لە بەغدا. ئێمەش پێمان گوتن کتابێکیان کرد بۆ وەزارەتی بازرگانی کە ئێمە داوا دەکەین ئەو پارەیە خەرج بکەن بە سعری مەدعوم وەکو باقی زوتارەکانی عێراق. دیسانە کە ئەمجارێ هەواڵێکیان پێداینەوە، دەڵێن ئێمە ئامادەین نیوەی ئەو پارێک کە هەیە خەرجی بکەین بە سعری مەدعوم، واتە بە نرخی پاڵپشتی کراو، و نیوەکەی دیکەشی بە گفتوگۆی لەسەر بکەین و قەید المفاوەزات بێ. ئێمە مەبدەئیان گوتمان ئێمە پێڕازین مادام باسی نرخی تیجاری نەکرێ و باسی کەمکردنەوەی نەکرێ، ئێمە بۆ مفاوەزات ئامادەین قسەی لەسەر بکەین لەسەر ئەوەی دیکە. بەڵام دیارە بەڕاستی ئێمە بڕیارمەنداوە کە دووبارە جارێککە خودی وەزیر ببینین و کۆتا قسەی لێ وەربگرین کە ئایا بە چ شێوەیەک ینی ئەم پارەی خەرج دەکەن، و ئەگەر هەر بە باسی نرخی تیجاری کرایەوە یا پارەکەیان بە شێوەیەکی زۆر بە کەمیدا، ئێمە لە لیژنەی کشت و کاڵ بڕیارێکمەنداوە کە ئێمە لیژنەی کشت و کاڵ و بە ئامادەبوونی وەزارەتی بازرگانی، وەزارەتی کشت و کاڵی هەرێم و بانکهێشتی نوێنەری زوتیارەکان دەکەین لە شار و شارۆچکانی هەرێمی کوردستان، کۆبوونەوەیەکی فراوان دەکەین. ئەو کاتێ بەڕاستی ینی کۆتا بڕیار دەخینە بەردەستی خۆیان. ئایا بە سعری تیجاری ئەگە فەرزەن هەر بۆمان نەچوە سەر ڕازین یا ڕازی نین، چۆمە تا ئێستا بەڕاستی وەکو لیژنەی کشت و کاڵ پێ ڕازی نەبووین. و ئومێدیش دەکەم کە لەم ماوەیەدا بگەین بە ئەنجامێک کە چی دیکەم بابەتە نەمێنێتەوە و زوتیارەکانیشمان بە شایستی داراییەکانی خۆیان بگەن و ئێمە بۆ ئەمە بەستە هەموو هەوڵێک دەدەین. و من هەتا پێشم گوتم ئێمە وەکو لیژنەی کشت و کاڵ وەکو خۆم ئامادەم 100 جاری کرد بچین بۆ بەغدا بۆ ئەوەی کە ئەم پارەیە خەرج بکرێ، و ئامادەم لەگەڵ زوتیارەکان بچین بۆ بەغدا بۆ ئەوەی کە فشار دروستکەین، هەرچی بێمە بکرێ ئێمە لە قۆناغەکانی ئایندەدا بە تایبەتیش دوای سەری ساڵ قسووری ناکەین. خواتان دەسپێرم، خواتان لەگەڵ.